خۆشەویستانم ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان دەگەمەوە بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەمووتان بێ. ئازیزانم هەڵدانەوەی ئەلبومی وێنەکان بەردەوامە. خوڵبوونەوە و ڕامان لە دوێنێ و لە کەسایەتی و ژیانی کوردەواریمان لە برەودایە. ئامانج لەم بەرنمەیە ئەوەیە کە وێنەی ناو ئەلبومی ماڵەکان لە تاریخی دەروێنین. پێمان ئەستەمە لە بەڕووناکییان نەیانینی نەقسە. ئەوەی دەمانەوێت ئەوەیە ئەو وێنانە حکایەتەکانی دوێنێ بژێڕنەوە. لەم بەرنمەی ئێستامانە کەسایەتیەک میوانە کە دیدێکی تایبەتی هەیە بۆ وێنە یان وە خۆی دەفەرمێ بۆ فۆتۆگراف. ئەم بەڕێزە شیکاری بۆ ئەم گرتەیە بە شێوەیەکی زانستیتر دەکات. دەڵێ وشەی فۆتۆ واتە ڕووناکی و گرافی واتە کێشان، کەواتە فۆتۆگراف واتە وێنە کێشان بە ڕووناکی. هەروەها باسی جۆرێکی تر لە وێناکە کە پێی دەوترێ سناپشۆت، واتە ئەو وێنانەی کە لە کاتی گرتنیە هیچ ئامادەکاریەکی بۆ ناکرێ. ئەم میوانە ڕۆحسووکە وێنە بە سێ جۆر پۆلێنەکە: وێنەی کامێرا و دەست و مێشک. وێنە لە ژیانیا گرنگی زۆری هەیە. هەر بە قەولی ئەو دەڵێ خۆشەویستیم بۆ فۆتۆگراف دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە من مناڵ بووم باوکم شەهید بووە. ئەوەی لە باوکمەوە بۆم ماوەتەوە ناو ناوبانگی باش و فۆتۆکانێتی. ئەم میوانە زۆر عزیزە کوڕی کەسایەتیکی دیاری سلێمانیە کە لە ڕۆژی منعی تەجەو لە شومەکەی 9 حوزەیرانی ساڵی 1963 شەهید بووە. میوانەکەمان لە 2 ساڵی 1960 ببورن لە 3 1960 لە گەڕێکی سەرشەقام لە سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1970 بۆ هەشتاویەک پەیمانگای تەکنۆلۆژی بەشی ڕسماندەسی لە سلێمانی تاو کرد. پاشان لەگەڵ خات و چیمەن ساڵح دەلۆیی هاوسەری گیریان کردووە. لە سەرەتای ساڵی 1994 لەگەڵ خێزان و مناڵەکانی دەچێتە بریتانیا و لەوێش لە ساڵی 2005 بڕوانامەی بەکالیۆرۆس لە زانکۆی لەندەن لە میدیا و زانستە مرۆڤایەتیەکان بەدەستێنێت. ساڵی 2009 بە پلەی زۆر باشە بڕوانامەی دوبلۆمی یەکەم لە بواری فلیمسازیدا وەردەگرێت. ساڵی 2011 بە پلەی نایاب بڕوانامەی ماستەر لە بواری دەرێنانی فیلم و تەلەڤیزیۆن لە زانکۆی هارفۆشێر لە بەریتانیا وەردەگرێت. لە بواری هونەر و میدیا ئەزمونێکی باشی هەیە. لە ساڵی 92-93 ئامادەکاری بۆ زیاتر لە 10 ئەڵقەی بەرنامەی ژیانەوەی کوردستان کردووە. هەر لەو کاتە بە بۆنەی ساڵیادی کارەساتی 9 حوزەیرانی ساڵی 63 بەرنامەیەکی تایبەتی بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئامادە کردووە. ئەمە بێجگە لە دروستکردن و بەشداریکردن لە چەندین کورتەفیلم لە بەریتانیا کە وەک سیناریۆس یان دەرهێنەر یان بەرهەمهێن یان یاریدەر دەری دەرهێنەر یان بەرهەمهێنی جێبەجێکار یا کامێرا ئۆپەرەیتەر یان کۆپرۆدیسەر لە فیلمەکانی هۆپ ئەند فلاوەرز، ساحب خانوو، سیمینار، لێت ئەس جێنئت، بێڵ ئێر، دۆستایەتیەکی درێژخایەن لەگەڵ قەتبەر. لە کۆی ئەم فیلمانەش کاری کردووە. وا لە کارە دیارەکانی ئەم هونەرمەندە بازمونە فیلمێکی دۆکۆمەنتاریە بە ناوی دوارازەکانی تەنیایی کە ماوەکەی 50 خولەکە لەسەر ژیانی مامۆستای شاعیر ئەحمەد هەردی کە لە ساڵی 2012 بەرهەمهێنراوە. ئێستا سیناریۆیەکی 2 ساعتی ئامادەیە بۆ بەرهەمهێنان بە ناوی ئەستێرەی سەوز کە بەنیازە خۆی کاری دەرهێنانی بۆ بکە. ئەم میوانە عزیزە لە پاڵ کاری هونەر و کاری میدیاییە لە ساڵانێکی زۆر چەندین بابەتی لەسەر بابەتی سیاسی، بیرەوەری و فیلم و دراما و بەرنامەکانی تەلەڤیزیۆن و فۆتۆگراف نووسیوە. ئەم بەڕێزە خاوەنی دوو کچە بە ناوەکانی کوردە و کارە و 2 کۆر بە ناوی کۆڕەک و کۆزار. ساڵانێکیشە بۆ تەباپیری زارا و ئالان و ئارام. ئەم کەسایەتی ئازیزە بەڕێز کاک ئاوات نامیق مستەفا ئاغایە بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەین. سپاس دەکەم کاکاسۆ، سپاس بۆ پێشوکی جوانە، زۆر سپاس. سپاس بۆ جەناب کاک ئاوات. بەپێی ئەو راپۆرتی کە من خوێندمەوە هەڵبەتە جەناب شارەزاییەک هەیە لە فۆتۆوە، ئەمە ڕێگێکی مێژوویشی هەیە. حەزەکەم پێشەوەی کە وێنەکان هەڵبینەوە پێشێکیەکمان لەسەر دروستبوونی ئارەزووی فۆتۆگراف لە لای تۆ لە چۆ سەری هەڵاوە و بۆ قوڵ بوویتەوە لەوەی کە بەو شێوە جوانە پۆلێنی بکەی یان دیدە جیاوازەکانی جەنابە بەرامبەر بە وێنە بەرامبەر بە فۆتۆگراف چیە؟ وەڵاهی کاکاسۆ تەوانوەکو خۆت باست کرد لە ئەوڵەوە من لە باوکەوە ئەلبومێکی جوانم بۆ بەجێ مابوو، یعنی ئەلبومێکی وێنەکانی ڕەش و سپی
کە هەم خۆی هەم ئێمە هەم لەگەڵ ماڵی مامە. ئیتر ئەم فۆتۆیانە زۆر ڕاستی پێوتم، ڕاستیەکەی من بەبێ ئەم فۆتۆیان ڕنگ بوو هەنێک ڕاستی هەیە نەیزانم لە بابەتی پەیوەندی لە بابەتی مەسەلەن کەسایەتی باوکم، چونکە خۆ دەزانیانی وێنە بەڵگەیە، فۆتۆگراف بەڵگەیە، بەڵگەیەکی وەک کورد دەڵێ حاشا هەڵنەگرە. دواییتر لە ساڵانی 60ەکانە کامێرایەکیان دامێ بە دیاری ئەکفایەکی ئەڵمانی بوو، وردە وردە دەستم کرد بە وێنەگرتن. لە 76 کامێرەیەکیان بە دیاری بۆ ناردم لە لەندەنەوە. لە 82 بوومە خاوەنی یاشیکایەک، یعنی 3 کامێرام هەبوو لە بەردەوام لەو 30 ساڵەیە یەک بە دوای یەکا بەکارمەهێنا. وردە وردە فێری مەسەلەن گۆشە و ئەوەی کە پێڵێن داڕشتن و هێڵەکان و ئەمانە بووم، یعنی زەوقێکم لا دروست بوو سەبارەت بە فۆتۆگرافی. وەختێکیش کە چوومە بڵێن بەریتانیا، لەو خوێندنەی کە کردم یەکێک لە بابەتەکان کە دیارە ئەوتوانی خۆت هەڵیبژێری فۆتۆگرافیم هەڵبژارد. ئەیتر لەوێ تۆزێک یعنی شارەزاییم پیا کرد بە پێی توانە و بە پێی ئەو ڕێنویانەی کە مامۆستاکانمەیان کردم. یەکێک لەوانە مامۆستایەکی زۆر وریا بوو بەناوبانگە ناوی دکتۆر ستیڤن کلوکاسە، یعنی ڕێنوێنی کردین کەچی بخوێنینەوە لەسەر فۆتۆگراف لە کتێبەکانی مەسەلەن ڕۆلاند بارس و سوزەن سۆنتاج و ئەمانە، یعنی وردە وردە ئەو زەوقە نەشونمای کرد. جا من ئەمەوێ لەبەرەوەی وێنەکان زۆر و ئێمە ئەمانەوێ زۆرترین وێنەش خەڵک بیبینێ. هەمیشە عادە دوای بەرنامەکە ئەگەر وێنەی باوک هەبێ لە باوک و دایکەوە دەست پێکەین، کەسایەتێکی دیاریش لە مێژووی شاری سلێمانیە کە شەهید بووە، جەنابی نامیقی مستەفا ئاغایە. پێم وابێ ئەمە وێنەی ئەوە. بەڵێ وای ڕاستە. باش، ئەمێنێ پێم وایە ئەمە سەرەتای 60ەکان بێت، بە بڕای من سەرەتای 60ەکانە و باوکم زۆرترینی وێنەکانیشی لای ستۆدیۆ حەبیب گرتووە. بەڵێ ئەنجا ئەم کەسایەتیە حەزەکەم پێمان بڵێ کاری چی بووە، وەکو بیست بێتێ و چۆنیەتی شەهید بوونی ئەگەر بۆ بینەران. تەبەن باوکم خاوەن مڵک بووە، یعنی کۆمەڵێک مڵکمان هەیە هەتا ئێستاش بڵێن لە تانجەرۆن، ئەوە یەکێک لە ئیشەکانی بووە. لە ماوەیەکە بڵێن قۆنتەراتی بووە، قۆنتەراتی ڕێگەی عربەت دەربەن عربەت هەڵەبجە و هەر لەوێشەوە ڕەنگە دواییتر بینە سەری کە کۆمەڵێک خەڵکی ناسیوە لە ناویانە ئەو بێرنارد وتمان کە ڕەنگە دواتر باسی بکەین. وەجگەلەوە باوکم نایبزابتی ئەحتیات بووە، ینی لە دوو فترەیە ئەم ئەمیۆنەی کە داد نایێستا ئەمەوە بزانم دوو هەمجارێتی کە پەیوەندی کردوێتەوە بە سوپاوە، ئەوەی من بزانم مانگی 2 ساڵی 1946 ئەو وێنەیە. بەڵێ ئەنجایتر کەسایەتیەک بووە کە خەڵکیشی زۆر لە سلێمانیا هاوڕێتی کردووە. ئەمە یەکێکە لەو ڕۆژگارانی لە بەردووکانی بازرگانی کا دانیشتووە. بەڵێ ئەم وێنەیە ئەمە ڕۆژی 10 چواری ساڵی 1960 ئەمە دوکانی خوالێ خۆش بوو کاک حسێنی حەمەی مەلا ڕەحیمەکە لە ناو ڕاستایە و بەرامبەر باوکیشم بڵێن لە دەستە چەپی وێنەکەیە ئەوە خوالێ خۆش بوو مامۆستا مەلا فەرەجی برای ماوایە. بەڵێ ئەوەی ناوەڕاست حەزەکەم زیاتر لەسەری بڵێم ئەوە کاک حسێنی حەمەی مەلا ڕەحیم باوکی شەهید ئازاد حسێن کە لە بۆردومانی قەڵات زێر شەهید بوو. دیارە هەرسێکیان سپاس دەکەم، هەرسێکیان خەڵکی یەک گەڕک بوون و عزیز و خۆشەویستی یەکتر بوون. کاک ئەوە تۆ هیچی زمانی بە باوکت بیر نایە؟ بەخوا ڕەنگە شتەکان زیاتر وەکو بە تەڵخیە نەبیرم، وەکو خەوێک دێ نەبیرم. بەڵێ زۆر شت هەیە، ینی زۆر ڕوودا و هەیە بیرمە، بەڵام بەداخەوە ینی شێوەی باوکم بیر نییە، شێوەی باوکم بیر نییە. ینی ئەمەش دیسانەوە ڕەنگە دوایی بچینە سەری ئەو وێنەی کە مێشک ئەیگرێ لەگەڵ ئەو وێنەی کە کامێرایی گرێ، سیرەکەی ئەوەی مێشک زۆر کەم خایەنە و زوو لە ناوەچێ، ئەوەی کە کامێرایی گرێ ئەمێنێتەوە. ینی ئەوە شتێکە مەسەلەن فۆتۆگراف ئێمە هەموو ڕووین،
هەموو تەفروت و نابین و ینی ڕەنگە هەر گەردەمان بۆ لایەکا بڕوا بەڵام ئەوەی کامێنێتەوە لە دای خۆمان فۆتۆگرافەکانە. ڕاست بەڵێ گرنگی فۆتۆگراف لە ناو خێزان و لە کولتوری میلەتێکە پاراستنی کەواتە گرنگیشی زۆری هەیە. بەڵێ مەسئولیەتێکی گەورەشە مەسئولیەتێکی گەورەشە و وەکو چۆنەڵی سەلیقەشە بەخۆی سەلیقەیەکە بە پێم خۆزگە هەموو کەس ینی کۆمەڵە گوێنەی خێزانەکەی خۆی ئەپاراست و هەم بۆ خۆی و هەم بۆ ڕابردووی دەوروبەر و میلەتەکەی. بەڵێ ڕاست ئەبێت چەندەها جۆری وێنەی سناپشۆت بە قەولی جەنابێ گیرا بێت بەبێ گوێدانە هیچ ڕووناکیەک و بەبێ گوێدانە هیچ جۆری وەستانێ بەڵام ئێستا ئەوانە بەبێوی بزانین هەمویان بوون بە گەوهری گرانبەها بۆ میلەتەکەی. کاک ئاسۆ خۆی دیارە لە 1960ەوە وەکوڵێن ینی هەوڵ هەبووە بۆ دروستکردنی کامێرا و فۆتۆگرافۆمانە بەڵام کە هاتە لە جیهانە بەڵێ لە پێم وایە 1922 یا 23 یەکەم کامێرا کە دروست بوو ئەمانە ئیتر لەو ڕۆژەوە هەتا ئێستا دیارە لە کامێرا لە پێشە بەردەستی هەموو کەس نەکە و بەڵام کە ئیتر لە 1944 و ئەمانە تۆزێ زیاتر بڵاو بۆەوە وای لێ هات ینی خەڵک دوای بکەوێ و لە سەرەتای سەدەی 20میشەوە بڵێن لە زیاتر لە ساڵانی 1925 بەدەواوەمانە ینی وای لیا بوو بە ئامێرێکی زۆر دیموکرات هەموو کەس ئەیتوانی مەسەلەن خاوەنارێتی بکە لەو ڕۆژەوە هەتاوەکو بڵێن من سەیری هینەکەم کرد ئەحساییەکەم کرد نازام تا چەند ڕاستە تاوەکو مانگی حوتی ئەمساڵ کە ڕۆی ئەڵێ نزیکی 5 و لەدا 7 تریلیۆن وێنە گیراوە لە جیهانە. باشە کاک ئاوات ئەم وێنەیە هەر بەهشتی باوکتە بە جامانە و بە پشتێنی شاڵ و جۆری شەرواڵ و مراتخانی قەپات بەڵام مناڵێکی لە باوەشایە مناڵێکی ژیکەڵی قزت ئەم مناڵی کێ قوربانگیان ئەوە منم ئەو وێنێش پێم وایە یا 61 بە یا 62 بێ پێش شەیدبوونێتی بە ساڵێک ساڵونی وێک ئەوە بۆ شێوەیە لەگەڵی شابیت و بەڵام مێشێک ناتوانێنی نەگرتووە ناوێنەی نەگرتووە زۆر بە باشی. ئەمەش هەر وێنێکی ئەو ڕۆژگارەیە کاراکتەرێکی کە لەگەڵ جەنابتی لەگەڵ باوکە ئەم کاراکتەرەی تر کێیە بە ئەمە کاک بەکر عەلی ئەمە خۆی بە ئەسڵ خەڵکی بێسارانە خەڵکی ئەو دیوە ئیتر لە ماڵی ئێمە بۆ ینی باوکم لای خۆی گلی یاوەتەوە کوڕێکی گەنج بۆمانە مایەوە هەتا دوای شەهیدبوونی باوکم بە چەند ساڵێک دوایی گرتیان لەسەرەوەی کە خەڵکی ئەو دیوەمانە ڕۆیشتەوە بەڵام تا ئێستاژ ینی بەردەوام هەموو شوۆی هەیە دێ بۆ لامان و خۆی و ماڵ و مناڵی وەکووەفاەک پیاوێکی زۆر بەوەفاایە بەڵێ سەردەمی باوکاوێکی بەوەفاایە بەڵام کاکا سۆویستمە و ڕسمە ئەوە بڵێم پێم وابێ ئەم وێنەیە لە مانگی 5 لە 4/5/63 گیراوە ینی مانگێک و 5 ڕۆژ پێشەوەی باوکم بگیرێ و مانگێک و 5 ڕۆژ پێشەوەگیرێ. بەڵێ هیچ دەرباری ئەو ڕۆژگارە لە ماڵی ئێوە باسکراوە چۆنێتی گرتنی لە ڕۆژی منعیتە جەولە بەخوا بڵێ زۆر هەیە ینی بەڵام ئەو چۆنەڵێ شتەکان پەڵەپەڵەن ینی یەکێک نییە بڵێن سەر لەبەری هەموو شتەکانت بە شێوەیەک بۆ باسکە بڵین تۆ وەکو سینناریۆک بە نمونە بڵین بەکاری بێنی شتەکان شاید حاڵەکان لەوە چ ینی ئەوانی ژناحەقیان نەبێ ڕەنگە بیریان چوو بێتەوە یا ئەو شتانە هەیە خۆی بەڵێ بەڵام ئەوەی ئەزانم بەیانی بڵێن منعیتە جەولەکە منعیتە جەول لە 4 بەیانی جاردراوە لەو دەورەیە بەڵام ئەم لە نزیکی 2 هاتوون بۆی ینی 2 ساعت پێش منعیتە جەول هاتوون باوک هاتوون بە تایبەتی ئەمەی گرتویانە دایکم باسیەکاڵێ هەردوو دایکم دیارە وتی بردیان لە بەردەمی داڵانەکەی گەڕایەوە وتی من تازە تەواو ئێوە ئاگاتان لە مناڵەکان بێ خۆی زانیوەتی بەڵێ من تەواو ناگەڕێمەوە. فەرمووت 2 دایکم هەیە بەڵێ ڕاست دوانم هەبوو بەڵام ئێستا یەک دایکم هەیە بڵێ ئەوانن بەڵێ ئەوانن ئەوە ڕەنگە ساڵانی 65-66 یا حوت ئەو ئەمە دوایی شەیدبوونی باوکتە بەڵێ جلیان گۆڕیوە و بەڵێ ڕاستە کەواتە هەریەکە با بڵێن هەر لە ناو خێزانەکە ماونەتەوە
بەڵێ هەر بەیەکەوە بەیەکەوە بوون هەتاوەکو بڵێن دایکی گەورە ماتەخانی حاجی مەلا محەممەدی سەرشەقام اینجا لە 2006 ئەمەیان دایکی خۆتە یان ئەوێن ئەوە بڵێن ئەمەی بچۆنی پێڵێن دایکی بایلۆجیم ئەوەی ئەولایە ئەمەیان دایکی خۆتە بەڵێ بەڵام دایکی ڕۆحیم ئەمەی ئەملایە ئەنی پەیوەندیت ئەوە نەباش بوو کە ئێستاش پێ بڵێ دایکی زۆر بەڵێ چەند خوشکبرات هەن لە دایکی ڕۆحیت با بڵێ ئێمە ینی دوو براین من و یادگار وە لەگەڵ نازداری خوشکم نەمە بەستم دایکی ڕۆحید و نەک ئەو مناڵی نەبوو ئەو مناڵی نەبوو نەخێر مناڵی نەبوو نەخێر واتە ئەویش با بڵێن ژنی یەکەمی باوکتە ئەو ژنی یەکەمی باوکمە هەمووجار فەرموناوی چی بوو ناوی ئاتەخان ئاتەخان و بەڵام دایکی خۆت بەڵێ دایکی خۆم ناوی ناجەخانی شێخ ڕەحمانی سەرزەلە بەڵێ شێخ عەبدوڕەحمانی سەرزەل بەڵێ کاک ئاوات ئێوە لەکوێ بە بیرەوەری تۆ لەکوێ ماڵتان لەکوێ بوو ماڵی ئێمە لە سەرشەقام بووین کاکە سۆدیان ئێمە هەر خۆیشم و باوکیشم و ڕەنگە باپیریشم هەر لە هەمان خانوویان لە دایک بوو بین لە ژێر چوخمەکەی سەرشەقام بڵێ کەواتە ئەمە وێنەی گەڕەکەکەی ئێوەیە بەڵێ ئەمە سەرشەقامە ئەمە پێڵەن چخم ئەمە چوخمەکەی سەرشەقامە بەداخۆ ئێستا ڕووخە ئەو وێنەیە نەماوە بڵێن ئەو شێوەیە نەماوە بەڵێ ئەوە چیمە نەماڵەوەمان سەفەرێکە هاتینەوە چین سەردارمان کرد بۆ بڵێ چخم بریتی بوو لە چی کاک ئەوا دووە ئەگەر بزانی ئەو شێ لە چیوە هاتبێ وڵی کاتی خۆی دیارە کە سلێمانی دروست کراوەمانە خەڵک بیری لەوە نەکردوێتەوە ینی بڵێن ڕێڕەوی هەبێت لە بینی ئەم گەڕک و ئەو گەڕەکە بڵێن ماڵەکان زیاتر وەکو دێک پشتیان بەیەکەوە بووە دوایی دیارە بە مروری زەمان پێویست بووە کە بڵێن ئەم دی و ئەو دی و بەیەک بکەن چی بکەن هاتوون مەسەرەن ئەم ڕێڕەوەیان دروست کردووە و بەشێ لە ڕێڕەوەکە بەژێر بڵێن باڵەخانەی ماڵێک کارڕۆشتووە یعنی بە مڵک چخم ئەو ماڵەیە کە باڵەخانەکەی لەسەر چونکە زەوی ئەوە بەڵام خەڵکی ئاسایی مافی تێپەڕبوونەوەی بە عەرەبی پێڵێن حەقی عبوریان هەیە بەڵێ سێ چخم هەبوو ئەمەوێ زۆر لەسەر ئەم مەوزوع قسە بکەین بەڵام ڕێگان بە ناوبڕێک وەربگرین بەڵێ فەرموو خۆشەویستانم ناوبڕێک و دێنەوەلاتان کاک ئاوات پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد وتمان زۆر شت هەیە لە بیناسازی سلێمانیە بەداخەوە کە ئێستا نەماوە ڕاستە من بۆ خۆم شاری ترم بینیوە من بۆ نمونە دیمەشقم بینیوە ئەگەر جەنابیشی بینی بێتێ پشتی مزگەوتی ئەمەوی لە ناوچەی نەوفەرەوە حەمیدی و ئەوانە ئێستاش زۆربەی زۆری ئەو بینایانە بە شێویشی جوان ماونەتەوە و ساڵانە یا دەوڵەتیان خاوەنی ئەو بینایانە چکە زۆربیان ێستا کراون بە کافتریا و بە مەطعەم بەڵام هەر لەسەر شێوەی خۆی چخمەکان وەکو خۆی ماونەتەوە زۆربەی زۆری دیوارەکانیان مەرمەر کردووە با بڵێن ئێمە لێرە هۆکاری چییە کە مەسەلەن بۆ نمونە چخمێکی ئاوا لە شارەکەی ئێمان نامێنێ مەسەلەن چخمی سابونکەران چخمەکەی ئەمەم چخمی کە لە سەرشەقامە هۆکاری چییە کە ئەمانە نامێنن وەڵا کاک ئاسۆبا من یعنی لەوە دەست پێ بکەم بەداخەوە من دیمەشقم نەبینیوە سووریام نەبینیوە بەڵام من لە ینی ئەو ماوەی کە لە بەریتانیا بووم لە لەندەن بووم من خانوویەکەم هەبوو تیا ژیام ینی دواییش بوو بەی خۆمان شکر خانۆکە لە 1970 دروست کرابوو ئەو پەنجەرەکانی تەختە بوو پەنجەرەکانی تەختە بوو کە تێک ئەچوو دارتاشی تایبەت هەبوو ئاهات وەکو خۆی بۆی دروستیدا کردێتەوە ینی ئەو بینایانە بڵێن ستراکچەری ئەو بینایانە لە ئەوەڵ ئەزەل چۆن بووە هەتا ئەمڕۆکە وایە و کەسیش ناتوانێت دەستکاری بکات ئەتوانی ناوەوەی دەستکاری بکەی دیارێش بە پرسی شارەوانی بە ئاگاداری ئەوان بە چاوێری ئەوان بەڵام وەکو دەرەوە ناتوانانی دەستکاری بکەی ئەمە بۆ چییە گەڕێتەوە بۆ ئەوەی کە مەسەلەن وڵاتەکە زۆر بە تەنگ کللتوری خۆیانەوە دێن و خەڵکێکەیە ینی بەڕاستی خۆی تەرخان کردو بۆ ئەو مەسەلەیە ینی هەر موەسسەسەکە خەڵکی ئەوێ خەڵکی ئینگلیز لە خەڵکە هەر کۆنە پارێزەکانی دنیا ینی شتی خۆیانیان زۆر خۆشەوێ شتی کۆن ئێمە بەداخەوە ینی ئەو هەستەمان نییە ینی بە تایبەت لەم ساڵانەی دواییە کە بڵێن
ئابووری وابژایە و ئەمانە کە سەیرەکەی شوێنێکی وا هەیە پارە ئەکا زەویەکەی پارە ئەکا ئەجا جگە لەوە لەوانەیە هین دامەزراوێکی دەوڵەتیمان نەوێت کە بێت بە تەنگ ئەوە بێ بڵێ کاکەوەرە ئەم چوخمە بایی چەنە با من بیکڕمەوە بیکەم بە مۆزەخانەیەک بۆ وڵاتەکە. بەڵێ کاکەوە من ئەمێ پرسیاری لەسەرەوە بکەم ئایا جۆری کەرەستەی بیناسازی لە سلێمانیە یان بەگشتی لە کوردستان ڕێگر نییە لە بەردەمی ئەوەی کەوا بەرگری لە فەوتانی بکەین؟ ینی مەبەستمەوەیە کەرەستەکانی ئێمە ئەو نە کەرەستەیەکی باش نین هەتاوەکو بتوانین چۆکن بڵێ مەسەلەن زیاتر گڵینە گڵێکی احتیادیە و مەبەستێک کەرەسە کۆنەکان ئەم کەرەسە کۆنانی کە ئەم یعنی مەبەستمەوە جۆری کەرەسەکەش نەبووە بە ڕێگەل لە پارێزگاریکردنی ئاخروانیە خۆ تۆ خۆ هەر ئێمە مەسەرەن خانومان لەگەڵ دروست نەکردو تو ئێستا مەسەرەن لە ئێران چەندین شاریان هەیە هەر مەبەستم چوخمانی سلێمانیە بڵێ یعنی ئەمە کەرەستەکەی کەم تەمەن نییە یان تەمەن نیە چوخمەکە ئەگەر باش سەیریکەی سیرەکەی ژێرەوەی هەمووی خشت ڕێژ بوو ڕەنگە سەرەوەی بڵین گڵەبان بوو بێ ئەمانە ئەوە چاک ئەکرایانی بەڵام ژێرەوەی ستراکچەرەکەی ڕەنگە بڵێم عیبی نەبوو بێ بەڕاست هەوتوانی کەواتە خەوشەکە لەوایە کە ئێمە خۆمان بەتەنگ ئەو شتەوە بەتەنگەوە نین بەداخەوە و هەموو شارەکانمان بە کۆی گشتی چوونەتە ژێر باریکی کۆنکرێتیەوە بەدڵنیایی هەم بۆ ژیان و هەم بۆ بەدڵنیایی بەڕاستی لەو ڕۆوە ئێمە کەم تەرخەمیشی زۆرمان هەیە جا ئێمە ئێستا وێنەیەکی جوانمان هەیە ئەم وێنەیە هەر پێدەچێ جەنابەبی قوربانەوە هەر منم بڵێ ئەوەیەکێکە لەو وێنانەی دیارە لە هەر لە ستۆدیۆ حەبیب گیراوە ساڵی 1960 بەڵێ کوڕە گەوری باوکتی و لێرە خۆشەویست بوویت بڵێ لەگەڵ خۆی هێناویتی و قاپقورآانێکیش لە ملایە بەڵێ ڕاستە بۆ محافۆزەکردن دیارە باوکیش تۆ یەکەمین مناڵی باوکتی بەڵێ کەم مناڵی یەکەم مناڵی لەبەرەوەی پێشتر با بڵێن لەگەڵ ئاتەخان مناڵیان نەبووە بەڵێ ڕاست زیاتر بە عەزرەتی ئەو مۆزوع بەڵێ ڕاست وێنەیەک هەیە حەزەکە من لە سەرەتا وەلەو با بڵێن زنجیرەی ئینەکەش ئەبچڕین ئەم وێنەیە لە تەوێنەیەکە بەڵێ ئەمە چییە؟ وەڵاهی کاک ئاسۆ دیارە منە میێنەیەم بە ساغی بەجێشت بوو بەس کە هاتمەوە ئاوا دووکرد بووە من ئەمەی ئەم لایەن خزمێکی کەمە نامێ بڵێم کێیە ئەوەی شیان کە دەرکەوتووە ئەوە نازداری خوشکمە جامی تر نازام ئایا نازدار دڕانوێتی یا ئەو لاکەی تری بەخوا ینی ئەو هینەمان هەیە ئەو نەریتە هەیە لە ناو کوردەواریە بڵین پاش چەند ساڵانێکی تر کە سەیری خۆ دەکەیتەوە جوان دەرنەچویت لە وێنەکەیە لێ یەکەیتەوە ئەمە شتێکی باش نییە ئەوە خوێکی خراپە خوێکی خراپی پێم وایە ئەمە بڕە شتێکی تۆزێک وردە برجوازیانەشە ینی ئەگەر تۆ باشتر تەحلیلی بکەیت بەڵێ کە کاتێ خۆی بەدڵ نەبێتێتە قەڵعامی بەبێ جۆدانە ئەوەی کە ئەوەی وێنەکەی نیوجان کردووە بەڕاست باشە ئێستا دێنە سەر هەندێک وێنەی بەڕێزێ مەسەن بوو نمونە ئەم وێنەیە بەڵێ ئەم وێنە دوای وەفاتی باوکتە بەڵێ ڕاستە جلێکی زۆر شارستانی بووین باخ نازێکی پێوە دیارە کە کوڕەشەید و لە ماڵەوە گرنگیەکی زۆریان پێداوی وە من ئەوەندەی کە تێگەیشت بم ئەیگەڕێنمەوە بۆەوەی کە دوو دایکیش لە ماڵەکە هەبووە بۆ ئەو مناڵانە فریای پەروەردەکردنێکی باشتریش کەوتون بەڵێ ڕاستە لا چاوە کاک ئەوە خەتێکی پێوە دیارە هیچ چیرۆکێک لەو خەتا نبینی وەڵاهی نازام ئەوە گەرنی وێنەکە بێ بەڵام من دواتر لە فترەیەکا کەوتم ئەمەم بەر پلیکانەیە کەوت ئەمەم بڕا باوەڕ ناکەم ئەو بەردەمە هین بێت ئیشی کاگیادگار نییە باڕ نایادگار مناڵترە لە من 4 ساڵ لە من مناڵترە پێ ناچە عەجولتر بوو نەخێر نەوەڵە باشە کاک ئەم وێنەیە هەر وێنەیەکی تری ئەو ڕۆژگارانەیە ئەمە ساڵی 16 پێم وایە مانگی دوو بێت ماڵی برایماغای مامم لە سەرکارێز بوون ئەوان ئەو وەختە جیابوو بوونەوە ئیتر وابزانم ڕۆژی هەینی بوو کە چوین لەوێ گلیان ناینەوە نیان هێشتەوەکەی بینەوە بەیانی ئەوای بەهاتی نایەتەوە بۆ قوتابخانە ئەمە بەرامبەر خستەخانەی چاوەکە گرتومانە لەوێ بەڵێ لە سەرکارێز گرتومانە
ئەمەی دەستە ڕاست گەورەکەیان ئەوە منم ناوەڕاست یادگاری برامە و دەسە چەپی وێنەکەش نازداری خوشکمە کاتە نازار لە پۆلی یەک بێ بەخوا لەوە چێ لە پۆلی یەک بێت بەڵام جلەکان زۆر مۆدێرنن جلی زۆر مۆدێرن ڕاستە فەرمی هەل لەم وێنە زۆر ناوازانە حەزەکەم ئەم وێنەیە کە زۆر جوان و پاک و زۆر بێزگە لەوەش زۆر هەندەسی لە خانوویشی هەندەسی زۆر جوانە جۆری کامێراکەش جۆرێکی چاکەوە ئەم کارکتەرانی چێن بەخوا بزانام کامێراکە ئەو ئەکفا ئەڵمانیەکەی خۆم بوو ئەوانەش دەسە ڕاست دیارە دایکمە ناجێخانی دایکمە ناوەڕاست ژیانخانی ئامۆزامە و دەستە چەپیش ئاتەخانی دایکمە بەڵێ ئەمە حوشەی ماڵی خۆمانە لەسەر شەقام نازانی ئەمە ساڵی چەنە بەخوا ڕەنگە ئەوە وەکو عەرزم کردی ڕەنگە لە 65 بۆ 67 ساڵێکە لەو ساڵانە ئەو پەنجەرانەی پشتەوە ئەوە ژووری باپیرم بوو باپیر و نەنکم بوون بەڵێ ئەوە ینی کە وەختێک کە باوکە شەید بوو باپیر و نەنکە مابوون باپیر و نەنکم مابوون بەڵام وەختێک کە باوکم دۆزرایەوە پاش ئەوە بە 15 ڕۆژ باپیرم ئەمری خوای کرد ینی هەر بەو سوێیەوە بەڵێ نانکیشم 67 ئەمری خوای کرد بەڵێ ئەمەش وێنەیەکی ترە ئەم وێنەیەش دیسانەوە هەر سەرشەقامە حوشەی بڵین سەرشەقام خۆمان لەگەڵ ماڵی مامما تێکەڵین ئەمەی سەری ئەو سەرکەوە تۆزێکی دەرچووە ئەوەی لە پەنا ئەگەر بەردەمی تۆ یەکەم کەس بەڵێ ئەوە بەرزانی ماممە بەرزانە بە تەنیشتی ئاتەخانی دایکمە ئەجا لە پشتەوە دایکم کە هەر سەری دەرچوە ناجێخانە ئەوە یادگاری برامە لە بەردەمیە ئەجا ئامۆژم نایەخان دواتر شیروانی مامم و ئەنجا ڕووپاخانی مامم منیش لە بەردەما بەو ڕەشاشەوە ئەوە شیرینی مامە و نازداری خوشکیشم لە باوەشی شیرینە ئەمە پێم وایە ئەگەر ساڵ و نیوێک دوای شەهید بوونی باوکم بێت چکە جلەکانیان هەر ڕەشە دایکوان ئەمە شەروێنەیەکی ترێ ئەو ڕۆژگاری دیسانەوە ئەوەش من و شیروان و بەرزانین شیروان دەسەڕاستە بەرزان ناوەڕاستە منیش سەری ئەم سرم چەپم پێم وایە مە ساڵی ئەگەر 65 یا 66 بێت بڵێ ئەو پەیوەندیە ڕۆحی کە لەگەڵ ئامۆزاکانتە لە مناڵیا هەو بووە بۆ کاک شیروان لەگەڵ کاک بەرزان ئێستاش ئەو ڕۆحە هەرماوە وەڵاهی تر ئێستا ژیان گۆڕاوە تۆزێک بەڵام هەر کەسی یەکین و ئەمانە بەڵام ڕاستیەکەی ئەو گەرم و گوڕەی جاران لە هیچ شوێنێک نەما ینی تۆ لەگەڵ هینی تۆ نییە باڵێ خەتای تۆ نیە ژیانەکەی وای لێ هاتووە ئەمەش هەر وێنەیەکی تری هەمان ئەو ڕۆژگارەیە بەڵێ ئەویش هەر ئەوەی ڕەنگە هەر بە هەمان جلی جاری پێشووە کە پۆرتڕیتەکە گیرا بۆ ئەوەش بێت بڵێ جا وێنەیەکی تر دەستپێیەکە ئەم وێنەیە دایکتە ناجی خان بەڵێ قوربانەمە سەرچنارە ساڵی ئەگەر 69 یا 70 بێت یا پێم وایە 70 بێت دیارە چوون بۆ سەیران یان نەوروز بەڵێ ئەو وەختە بەڵێ باو بوو خەڵگە چوو بۆ سەیران ومانە بۆ سەرچنار زیاتر بۆ سەرچنار بەڵێ ڕاستە ئێستاش دایکی لە ژیانە ماوە بەڵێ لە ژیانە ماوە شکر بەڵێ ئەنجا وێنەیەکی کەمان هەیە ئەم وێنەیە لە شوێنێکی کەش بڵاو کراوەتەوە حەزەکەم شتێک لەسەر ئەم وێنەیە قسەخوا وێنەیە ئەمە پۆلی شەشی سەرەتایی قوتابخانەی کوردیە ئەو کات مامۆستای دەسەڕاستمانەوە مامۆستا جەزای حاجی محەمەی خۆچەلێ نەخێر دەسەڕاستی وێنەکە بەڵێ دەسە چەپ بەڕێوبەرمانە کە مامۆستا عەبدوڵڵا میدیای ڕەحمەتیە ئەوە ئێمەش کۆمەڵی قوتابی بووین لەوێ ئەوەی ناوەڕاست کە قەتعەکەی پێ دانیشتووە لە پێشەوە ئەوە منم ئەمەیان جەنابتی ئەوە منم بەڵێ ئەوە منم و ئەم وێنەیە ڕەنگە تو ئاگات لێبێ من زۆرم لەسەر نووسیوە بزانام حەڤە لاپەڕەم لەسەر نووسی و بڵاوم کردەوە لە گۆڤاری مەڵبەندی ئەمەوێ باسێکی ئەومان بۆ بکێ ڕسمێک وێنەیەک لە ڕۆژگارێکە گیراوە بۆچی حەڤە پەڕی لەسەر بنووسێ یعنی مەبەستمەوەیە چی وا لە جەنابە دەکا ئەو نەتوێ کاری بۆ ڕسمکەی و گرنگەکەی چییە؟ بەخوا وەکو ینی باسمان کرد کاکاسۆ تۆ وێنە بە تایبەت وێنەی ڕەش و سپی من ڕاکێشێت ینی من جاری وایە کە بە وێنەیەکەوە ئەنووسێم ڕەنگە بڵێم ساعاتێکی بێ ئەنجا چاوم لا برم لەسەری ینی سەیری زۆر شتەکەم
من کە ئەو وێنەیەم بینی ینی بڕوا بکە هەموو ناوەکانم زۆرینەی بیرکەوتەوە و لەوانەیە زۆر ڕووداوم بیرکەوتەوە ئەوانم هەموو نووسی بوو دیارە ڕاوێژم بە برادێکی کەم کرد کە هەر لە وێنەیە ئەویش کاک جەزا ئەیتر ینی وامەزانی ئەچمەوە ئەو ژیانە بەڕاستی وامەزانی ئەوەنە ساڵ ئەچمەوە دواوە و لەگەڵ ئەو هاوڕێیانەمە مەسەلەن لە شتە سەیر و سەمەرەکانی ئەم وێنەیە چی بەدی ئەەکەی ینی چی بەدیەکە مەڵایەکێک لە شتە هەرس هینەکان مەسەن لەغزەکان ئەوانەی کە ناومان کوردیە هەموو لە ڕیزی پێشەوەین ناوە کوردیەکان هەموو لە پێشەوەین ناو عەرەبیەکان لە دواون مەسەلەن عومەرەکان لە دواون جەلالەکان لە تەنیشتیەکەوە لەوە ئەچێ لە پۆلەوە چۆن بە ڕیز هێناوێنین بە پێی حروف بەڵێ دایان ناوین بەڵام بە دڵنیایی ئەوانەی پێشەوە هەموو ناوەکانمان کوردیە بڵین ئەوە دەستە ڕاستی من ئەوە کاکوونەرە هونەری جەمال بەختیار کە ئێستا لە ئەمریکایە لە کالیفۆرنیایە ئەوەی تەنیشتم سەروەری ناوە ئەنجا ئەولاتر نەورۆزە سەری ئەو سەرفەرهادە ئەیتر ڕیزەکەی دواوە مەسەلەن وڵا ئەوە کاک خەسرەوە دەسەر ڕاست ئەنجا حسێن ڕەحمەتی محەممە ئەوە کاک بەختیاری ساڵح ڕفعەتە لە پشتی منەوەیە ینی بەگشتی ئەم وێنەیە وێنەی پیاوانی ئێستان و مێر منداڵانی بەداخۆ بەڵام هەنێکیان وەفاتیان کردووە ینی لەو وێنەیە بەڵێ درود بۆ گیانی پاشی ئەوانیش ئەمەوێ کاراکتەرێک هەیە ئەم وێنەیە گرنگی ئەم وێنەیە لە ئەلبومەکەی توە چییە؟ ئەمە وێنەی خوالێ خۆش بۆ عەبدوڵڵافەنی مەلاحمە کە کاتە خاڵی باوکم ئەم پیاوە پیاوێکی عالم بوو و ینی گەلێک نووسین و دەستخەتی هەبوو بەداخەوە برادێکم کە نامێ ئێستا ناوی بێنم بە ساڵی هەشتا هەموو نووسینەکانی برد وتی بە ئامانەت لام بێ و تا ئێستا ینی دەستیم پێکا و نامێتەوە تا ئێستا ئامانەتەکە ئەوە لە ئەستۆی ئەوایە و ئەم وێنەیە 1940 1940 دیارە لە ئەستەموڵ گیراوە چونکە خاڵی باوکم ئەوە لەوێ یۆزباشیە لە سوپای عوسمانیە و بە بڕوای من یەکەم وێنەی خێزانی ئێمەیە ینی یەکەم وەستانی کامێرای خێزانی ئێمەیە لە مێژووی بنەماڵی ئەمە لە بەردەمی کامێرایە چونکە هیچی تر لەوە کۆنترمان نییە ئاوات ئەم وێنەیە تەمەنی نزیکی 100 ساڵە بڵێ هەر ئەم وێنە خۆیەتی یان کۆپی کراوە جارێکی نا ئەمە وێنەکە ئەسڵی خۆیەتی و ئەگەر سەیری پشتی کەیت بە خەتی خۆی نووسێتی 26 بەڵام من سەیرم لێ ینی چۆن ئەو بە تاریخی میلادیش نووسیوێتی بەڵێ ڕاست هەڵبەتە ئەو لەو سەردەما زیاتر بە هیجریان نووسرا بەڵێ بە هیجریان وێنەی ئەم دوو تیپە لەگەڵ مامۆستایەک دوو تیپی جیاواز لای چەپ تیپێکەوە لای ڕاستیش تیپێکەوە حەزەکەم ئەو تاریخە بشارینەوە لە بەرەوەی خەڵکوان نەزانێ بەڵێ ڕاستە ئەم وێنەیە پێم وایە لە وەکو چۆنەڵی خاوەنددارەتی بۆ کاک ڕەفیقی ستۆدیۆیە ینی هی من نییە ڕاستیەکەی بەڵام وێنەیەکی خۆشەویستە لام چونکە لە ڕیزی دواوە دەسە چەپ یەکەم کەس باوکمە بەڵێ لە ڕیزی خواریشەوە یەکەم کەس دەسەڕاست قاراقای کوڕی مامێتی و کۆمەڵی خەڵکی کەشی تایە مەسەلەن وەکو کاک مەحموود حەسەن کە هەر خزممان بووە وەک کاک ئسماعیلی حاجی حەسەن کە دووەم کەسە لە ڕیزی دواوە لە ڕاستەوە ینی هەمووی خەڵکی شارن و مامۆستاکە فەرمیچەیە بەو خوایە مامۆستاکە نایەتە یادم ئەگەر عەرەب نەبێ باوەڕ ناکەم عەرەبیش بێت ئەم کاک ئەوە لە قسەکان تا لەسەر ئەم وێنەیە هەستم بە شتێک کرد منەمەوێت لەسەر ئەوەش پێداگیری بکەین فەرموود ئەم وێنەی هی من نییە هینی با بڵین کاک ڕەفیقی ستۆدیۆ ڕەفیق بەڵێ ڕاستە بۆچی ئەم قسەیەت کرد کاک ئاسۆ مەسلەی کۆپیڕایت ینی مەسلەیەکی بەڕاستی ویژدانی و ڕەوشتیە ینی تۆ شتێکی خۆت نەبێ بیکەی بەهی خۆت من ئەو وێنانەی کە ئێستا هەنێکیمان سیر کرد ئەوەی من و بڵین کوڕەکانی مام و ئەوەی ماڵی ئەمەمانە جامەکانم برد لە لەندەن لای کوڕێکی گەنج دیارە ئەو بە ئوسلوبی کۆن
بۆی گەورە کردم یعنی ماوەیەکی زۆر چەند و چوونی لەگەڵا کردم کە ئایا ئەمە کۆپیڕایتم هەیە من ئەمەد بۆ بشۆمەوە یعنی تۆ بزانە خەڵک لەوێ مەسلەی کۆپیڕایت چەند هینە ئەنجا بەڕاستی ینی تۆ نابێ حەقی پیاوێکی وەکو کاک ڕەفیق بخۆی دیانی ئەبێ باسی کەیت هەر کەسێک هەر کەسێک بڵێ ئەو جۆرێکی تر هەن لە وێنەگرتن جاران ڕەشوسپی بوو بەڵام بە مەزاجی ئەو وێنەگرە وێنەیە ڕەنگە کرد ئەمە پێش هەموو شتێک ئەم وێنەیە منم لە ناوەڕاستە بە شەپقە و بە عینەکەوە دەستە چەپم ئەوە بنەوشەی مامە شەوکەتمە و دەسە ڕاستیش ئەوە ناهیدەی بڵێن هاوپۆلی بنەوشەیە کە هەردووکیان قوتابی بەشی ڕاضیاتی زانکۆی سلێمانی بوون وێنەکە هەژدەی سێی هەفتا و سێ گیراوە کە سەیرانمان کرد بۆ دوکان ئەم وێنانە وەختە دیارە وێنەی ڕەنگی نەبوو بەهین ڕەنگەکرا جۆرە کاغەزێک هەبوو کە ئێمە نازانم ڕەنگە بڵێم کاغەزی نەشریان پێوە چیان پێ کاغەزی علام کاغەزی عمال نەبوو وەرەقەی عمال نەبوو ئەو زۆر هین بوو بریقار بوو بەکارنا بەڵام ئەم کاغەزە کە ئەو کرد بە ئاوا ڕەنگی ئایەوە زۆر بەکارمانەیەنا بۆ دروستکردنی گوڵ و ئیکلیل و ئەمانە ئەو کاغەز نەخێر بۆ ئیکلیل ئەوە نییە بڵێن بە بۆنەی 11 ئازارمانەوە هەموو ماڵێک لە بەردەرگاشتی هەڵەواسی بەوە ڕەنگراوە بڵێ ینی تر ئەمە باوی بۆ ئەو کاتە بای بوو چون کارێکی زیاتیش دەوانێت با بڵێن وێنەگرەکە بۆی نەبەخوا ئەمە زەوقی کوڕەکەی ماممە کردوێتی ئەو خۆی بڵێ برای بنەوشە قەرەنی بڵێ جۆری وێنە لە لای لە ئەلبومەکەی توە زۆرن مەسەلەن وێنەی 100 ساڵی وێنەی بەدەست ملەوەن کرا و وێنەی ئەم جامی کۆن ئەم جۆرەش لە وێنە هەیە وای ئەمە جامی وێنەیەکی باوکمە دیارە من وێنە ئەسڵێکەشم هەیە ئەمەیان جەنابی باوک نەخێر ئەوەی ناوەڕاست کە دانیشتووە باوکمە ئەوەی دەست ڕاستی باوکم خاڵە ئەو ڕەحمان مەبرایی ئاتەخانی دایکم کە لە هەڵەبجە دانیشت بڵێ ئەوە کاتی خۆی نێگەتیڤ ئاوا بوو نێگەتیڤ ئاوا بوو جاریچیکە لە حەوز و لە تەحمیزا شۆرا بەڵێ شۆراوە وێنە هەیە لە ناو ئەلبومەکانی جەنابتە شتێکی پێڵەن تەفەنون بە هونەریکردن ئەم وێنەیە کێگرتێتی ئەم وێنەیە ئەوە من گرتومە یعنی ئەوە ئەو زمانەیە کە ئەمیست فێری ڕسمگرتن بم و فێری گۆشە بم چۆن گۆشە هەڵبژێنم و ئەوە یادگار و نازداری بڵێن خوشک و برا من لەسەر شەقام لە سەربان گرت و من ئەوان لە سەرەوە من لە خوارەوە ئەم وێنێش هەر وەکوەوە ئەوەش عینیشت ئەوە بنەوشەی مامە لەگەڵ نازداری خوشکم سەر شەقامە بڵێ هەردووکیان لە خوارەوە بۆ سەرەوە گیراوە بەڵێ وای بە ئینگلیزی پێڵێن لۆ ئەنگڵ جا ئێمەشتمان زۆر ماوە فەرموو بەڵام یارمەتیم بە باجارێکی کەش نابڕبەر خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنە وڵاتان کاک ئاوات پێش ئەوەی ناوبڕ وەربگرین وێنێکی زۆرمان ماوە ئەمێ قسەی لەسەرکەین بەڵام وێنێکی لە هەمویان گرنگترە لە لای من ئەم کاراکتەرە بەڕێزە پێ ناچێت کورد بێ واجلی کوردی لە بەرایە چیرۆکی ئەم وێنەیە چییە لە ناو ئەلبومەکانی وەڵاهی ئەوە خۆی ئەوە هەڵەگرێ ینی بەرنمەیەکی لەسەر بکەوە مەسەلەیە ئەمە پێترا کروسێڵە پێترا خەڵکی سویسرایە کچی بێرنار ویتمانە بێرنار ویتمان ئەو پیاوەیە کە مقاولاتی بڵێن ئیشرافی جادەی عربەت دەربەن عربەت هەڵەبجەی کردبوو و هاوڕێیەکی نزیکی باوکم بوو چونکە باوکم قۆنتەراتی ئەو ڕێگەیە بوو ئەمە لە ڕێگەی کاکشێرکۆوە من ناسیم ڕەحمەتی کاکشێرکۆ بێکەس ئەو ساڵە نامەیەکی بۆ کاکشێرکۆ نووسی بوو پاژەوەی کە لە سویسرا چوو بوو بۆ کۆڕێکی شیاری وتبووی تۆ ئەگەر کورد بیت ئەبێ نامی قاغا بناسی کاک شێرکۆش هاتبوو نامەکەی ئەمی لە سەردەم بڵاو کردەوە کە من هاتمەوە دایمێ پەیوەندیم پێوە کرد کە پەیوەندیم پێوە کرد ئیتر کچەکە وەکو بڵێن شاگەشکە بوو کە منی دۆزیەوە یعنی من ئەوم دۆزیەوە وتی من باوکم ئەو ماوەی کە لە کوردستان بووە لە
لە 54 تا 65 56 نامی بۆ نردوین. من نامەکان ئەەکەم بە کتێب ئەوە بوو نامەکانی کرد بە کتێب بە ئەڵمانی وابزانام ناوی هینە بریف و کوردستان ینی نامەکانی لە کوردستانەوە. اینجا تکای لێکردموتی تۆ هەستەکەی وێنەیەکی بەڵێ بڵێ ئەو وێنەیە وتم وەڵاهی وا هەستەکەم وێنەیەکی باوکتم لایە لەگەڵ باوکمە بۆم نرد دیارە وێنەیە لە ناوەڕاستە باوکمە ئەمەی کە بڵێ ئەوە باوکمە بە بڕای من ئەمەی سەری ئەم سەر یعنی یەکەم کەس لە دەسە چەپکەوە کە دانیشتووە باوکیەوە کەچی دوایی پێتراوتی نەوەڵا ئاوات ئەوەی کە بپێوە وەستاوە لە دەسە ڕاست دوو هەم کەس کە دووربینەکەی لە ملایە بڵێ ئەوەیە باوکم و دووربینەکەشمان هەرماوە ئیتر بووینە هاوڕێ و هەتا ئێستا ینی پەیوەندێکی تون و تۆڵمان هەیە بەڵام باوکی نەماوە باوکی وەفاتی کردووە لە ئیمارات وا بزانم لە 75 ومانەیە و ئیتر هەر لەسەر وەسێتی خۆشی لەوێ ناشتێن دوای کوردستان چوە ئەوێ قۆناغێکیکە لە ژیانی جەنا بەدەست پێ ئەو قۆناغا با بڵێن قۆناغێکە هەستیار قۆناغێکە گۆڕانکاری بەسەر مرۆڤەکانایەت قۆناغی پێکەوە بوون ئەم کاراکتەریان چێ ئەوە چیمەنەوە چیمەنی ساڵ حەفەنیە بڵێن خێزانم لە پشتەوە پیرۆزەخانی نەنکێتی پێم وایە ئەم وێنەیە لە مەسۆیی سەرچەم لە گەرمیان گیرابێ کە بڵین منزڵ گای ساڵ حەفەنی بۆ خۆی لەوێ لەدایک بۆ شاییەکە لە لادێ شایەکی ئەو کاتەیە بەس ئەمە لە کاتێکە کەشتا با بڵێن بەخوا جەنابنیە نەخێر ئەمە پێم وایە وێنەیە 1970 بێت 1970 کاتە ئەمە یەکێکە لە سەرەتای وێنەکانی وڵا ئەوەش پێکەوە بوونتان ئەوەش تۆزێک تاریخێکی دوورترە لە پاش هاوسەرگیری ڕەنگە ئەمە بۆ ساڵی 84 و ئەمانە بگەڕێتەوە لە ستۆدیۆ ئاسۆ لای کاک علی مەلا ئەحمە گرتمان لەسەر پردەکە بەڵێ لەسەر پردەکەی کە ڕسممان نەبوو لەو بابەتە ترمە اینجا ئەم چیمەنخان بڵێ بێگومان بە خۆشەویستیە ناوتە بە دڵنیایی چەندە پێش ئەوەی کا و سەرگیری بکەن ئێوە خەباتی دڵداریتانە وەڵی تر چەند باشە چەند باش وڵایی تر نازانم ئەوە بێ زیاتر لە ئەو کچی گەڕەکمان بوو کە کاسۆ بەڵام ڕاستیەکەی من لە مەحەد ناسیم لە نزیک کاتی خوێندنی سلێمانیتانە ئەو لە پێش منەوە بوو ساڵێک بڵێ اینجا ئێوە بەم سیارەیە چوون بۆ بەریتانیا یاشە ئەوە هینە ئەوە هەر بۆ خۆشی لە برایتن لە شاری برایتن کە لەسەر دەریایە لەوێ ڕۆژێک گرتمانەوە ساڵی 98 تەنیا دەموچاوەکان ئێوە هەر دەموچاوەکانی بەڵێ هەر بۆ خۆشی و بۆ هین گرتمان بڵێ وێنەیەکی جوانە سواس دەکەم نووسراوە چی جست مەریدانی هەر ینی تازە بڵێن هاوسەرگیریان کردووە ئۆن برایتن پالاس پیە ئەڵێ لەو شوێنەی برایتن پالاس پیە دیارە دیعاە بۆ شوێنی یارمەتی ئەم وێنێش ئێتر وێنەی لە قوپۆب هاویشتنی خێزانە بەڵێ ئەمە ساڵی پێم وایە 84 بێت 84 بێت دیسانەوە هەر لە سۆدیۆ ئاسۆ لای کاک علی گرتومانە ئەمانی کێن ئەم مناڵانە ئەوە کۆڕەکە لە باوەشی منە و ئەوەش کوردەیە لە باوەشی تەماتە جلسپیەکەیان کوڕەکەیە کۆڕک کوڕەکەت ئەویشان کوردەکان کوردە کچەکە کوردەخانی سەر لە کوێیە کوردە ئێستا ئیشەکات بۆ کۆمپانیایەکی دەرمانسازی چونکە ئەو فارمۆکۆلۆجی تەواو کردووە یعنی پیشەسازی دەرمان ئەمەیان کوردەخان ئەوە کوردەیە ناوەڕاست کارایە ئەوەش کاراش پارێزەرە ئەو ماستەری هەیە لە مافی مرۆڤە بڵێ لێرە بەڵێ لێرەیە ئەویش بۆ هین ئیشەکات بۆ منەظەمەیەکی نەرویجی و وابزانم زانکۆی سلێمانی ژوەریان گرتووە کە لەوێ بێت لەوێ بەڵێ بە دەست بڵێتەوە وەڵاهی دەرز بڵێتەوە یا لە بەشی کوردۆلۆجی نازانم چونکە کارا ڕیسێرچەرێکی باشە ئەمەیان کوێیە بەریتانیا یاخود قوربان ئەمە جززیرەیە عراسە بەغا ساڵی ڕەنگە 1970 یا 1970 بێت من و چیمەن و کۆڕەک و کووردە بڵێ وێنەکان زۆرن و ناوازن و جوانن و ئینجا ئێستا ئەم وێنەیە
ڕۆژگاری خەباتی شاخە. بەڵێ ڕاستە. من کاک ئاسۆ من هین نەبووم ینی پێشمەرگە نەبووم بەداخەوە ینی ئەو شەرەفم پێ نەبڕا بەڵام پەیوەندیم هەبووە. ئەمە ڕۆژی 23 نۆی هەشتا و سێیە سەردانی بەڕێز مام جەلالمان کرد لە زێنێ کە لە دۆڵی بالیسانە. ئەوەی تەنیشتی من کاک جەمال ئاغایە ئەوەی ئەولاتر مامۆستا ئەنوەر کاکەیە کە پیاوێکی کوردێکی تێکۆشەری ڕاستەقینەیە وە سەری ئەو سەریش بەڕێز مام جەلالە. هیوای چاک بوونەوە بۆ هەواڵ مام جەلالی ژەخوازین لێرە لە بەرنامەکەمانەوە. ئەماش وێنەیەکی ترە هەر لە پێچێ مناڵەکان بن. بەڵێ قوربانەوەش مناڵەکانن پێم وایە ساڵی ئەگەر 85 یا 86 بێت. بەڵێ هەر چوار مناڵەکە هەر چوار مناڵەکەیە لە پشتەوە ڕیزی پشتەوە لە دەسەڕاست کووردە و ئەنجا کۆڕک لە تەنیشتی بەردەم کۆزار و ئەنجا کارە. کۆزار ئێستا لە بەریتانیا کۆزار دکتۆرە. بە ماوەیەکی زۆر کەم ئێمە نازانین ئێستا چی بکەین لەم هەموو وێنە جوانانە ئێستا ئەوەی کە گرنگ بێ خۆی سۆسەن تا جەڵێک وێنە هەمووی جوانە گەر جوان نەبێ نایگریت بزەوە دوایە ڕاست ئەگەر ناشرینیش بێ دیارە جوانیەک لەو ناشرینیە هەیە بۆ یەگرتوتە ڕاستەوە جوان ئەمە ژوێنەیەکی تری سەردەمانێکی زووە ڕەش و سپیە. بەڵێ ڕاستە ئەمە کەس لەگەڵ مامۆستا بەڵێ ئەمە هەمووی کچانی سانەوی کوردستانن لەگەڵ مامۆستای بەڕێز فواد ئەسکەندەر و وابزانم مامۆستایەکی کە ئەگەر واحیدە فەنی نەبێت بزانە ینی ئەو زەمانە بڵێن خەڵک چەند بەخۆشی و بە کراوەی ژیاوە هەموو ئەو کچانە دڵنیام هەمووی مسلمانن و مامۆستا فواد پیاوە لە ناوڕاستی هەمویانە کە پیاوێکی مەسیحیە. بەڵێ مامۆستا فواد ئەسکەندەر بەترۆس یەکێکە لەو مامۆستا بەڕێزانەی کە ئێمە هەمومان شانازی پێوەکەین و دەرسی کیمیای بە زۆربەی زۆری نەوەکانی سەردەمی ئێمە وتوە. ئەم جەوە ڕۆمانسیەش لە بەریتانیا گیراوە. قوربان بەڵێ ئەوە کیو گاردنسە ساڵی 2008 لە بەریتانیا لەندەنە. بەڵێ بەوەی چیمەخان گلەیمان لێ نەکا بەڕاستی چونکە کە چوینە ماڵەکەی زۆر ڕێزی لێگرتین شایستەی ئەوەیە کە هەموو وێنە جوانەکانی لەم بەرنامەی ئێمەیە بڵاو بکەینەوە. ئەمە ژوێنەیەکی ترا ئەم وێنێ بڵێ ئەمە مزگەوتی عەلی کەمالە ئەو ساڵە کاکە عەلی هاتەوە کە کاکە عەلی بەڵێەوە کاکە عەلی کەمال بەگە بڵێ کە ئەکاتە لەگەڵ بڵین ئاتەخانی دایکما خاڵۆزا و پورزا بوو. ئیتر من چوومە کوڕێز سەرمە ئەمەی تەنیشتی من ئەو قاتسپیە ئەوە خاڵە عیزت مەبرای ئاتەخان کە وەکیلی عامی کاک عەلی کەمال بوو سەری ئەم سەریش پێم وایە ئەگەر کاک فەهمی قەفتان یا کاک حەمە پچکۆلێکێک بێ دیارە ئەوەی تریشان خەتیب ئەوە مزگەوتی عەلی کەمالە کە خۆی وەکو خێرخوازی لە سلێمانی دروستی کردێتەوە پێم وابێ پرۆژەی خێرخوازی تریشی زۆرە وەکو خەستەخان و ئەو جۆرەشتانە بە هیوام ئەوان بە بەهشتی بەرین شاد بن و خەڵکی کە لەسەر ڕێچکەی ئەوان بڕۆن کاگاوات دانیشتن لەگەڵ تا کۆتایینە بەڵام محکومین بکات ئەوەی ماوەتەوە دووشتە. یەکەم ئەم وێنەیە زۆر ناوازە حەزەکەم بینەران بیبینن. ئەمە ساڵی 2001 پاش ئەوەی کە خوێندنی ماستەرم تەواو کرد لە دەرهێنانی فیلم و تەلەڤیزیۆنە لە لەندەن گیراوە کۆزار دەستە ڕاستی منە ئەنجا من دوایتر چیمەن و کۆڕێکی کوڕم کە لە زانکۆی ئەمریکیە. لە کۆی گشتی ئەم بەرنامەیە ئێمە ئەوە تێگەیشتین کە وێنە گرنگیەکی زۆری هەیە. سپاس بۆ هەموو تێبینانی جەنابێت. بن ئەمەوێ ئەو بە جەنابە بڵم ئەم ڕۆژێکی ئاسایی نییە بۆ منیش و بۆ جەنابیش لەبەرەوەی ئێمە بەرنامێکمان تیا تۆمار کردووە وێنەیەکی یادگاری ئەگرین بە یەکەوە لە بەرنامەکەیە بۆەوەی ئەم وێنەی ئێمەش بێ بە وێنەی دوێنێ لە داهاتووە کوڕی کوڕ یان مناڵی کچەکان ئەو ڕەحمەمان پێ بکەن ڕۆژێک لە ڕۆژان ئاویش دەستی کە ڕەحمەت درێژکەن بۆ ئەو وێنەی کە ئێستاگرین دەوێنە نەکەوێنە باش. لە کۆتایە من زۆر سپاس دەکەم تێبینی و سەرنجەکانی سەبارەت بە فۆتۆ بەرنامەکەی دەوڵەمەندتر کرد. من هیوای سەرکەوتن بۆ جەنابێت دەخواست. هەر بژیت کاکاسۆ زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئەو برایانەی کە پێمانەوەمان و بوون ئەمڕۆ وە سپاس بۆ کەناڵی کورسات هیوادارم سەرکەوتوو بن. خۆشەویستانم تا بەرنامەیەکە خواتان.